نه، هرگیز به خیالا ناچێ کە تۆ ئێستش نەچریکێنی بە دەنگی خۆش بە ئاهەنگی جوانی فۆلکلۆر بیر و بڕوای جوان و بێگەردی کوردەواری بەگوێیەک هەژوو چیادا نەچپێنی سڵاو بۆ هۆنەر، سڵاو بۆ هونەردۆست و سڵاو بۆ ئەو خاکەی کە هونەرمەند دەگرێتە باوەش. حەسەن زیرەک نەمردووە و ناشمرێ، خاوەنی ئەم دەنگە لە بەهەشتی بەرینی هونەرە هەر ماوە و هەر ئەژی. وە لە ئاخرا ئەڵێن چینی لاوی بۆکانی و هەروەها سەقز و سابلاخ و سنە نەیان هێشت کار بە ڕێوەبەرانی ڕادیۆ بەشداری بکەن لەم بەرنامەیەدا، بە خۆیان تەرمی هونەرمەندی هەژاری کوردیان نایە سەرشان لەو جێ ناشتیان کە خۆی پێخۆش بوو لە ناڵەشکێنە. و ئێستش گۆڕەکەی حەسەن زیرەک لەسەر بەرزایی ناڵەشکێنە تەواشاچی دەشتی پڕ لە خەمی سەقز و بۆکانە. ساڵی 1972 ساڵێکی ڕەش بوو بۆ هونەرمەندان، ساڵی مەرگی هونەرمەندێکی زیرەک. به بالای کوه نالشکن میروم، آنجا که روبروی محمود آباد است و میرآباد. یار من کژال است، او چشمانش کال است، او گل سرخ باغ نو کاشته است. بروید به او بگویید چرا ز من بیزار